خۆشحاڵم کە لێرە جارێکی تر من بە شێوازێکی تر ینی لە دنیایەکی تازە لەگەڵەوە شادەمەوە. پێم باشە ئەوەی کە ئەمڕۆ باسی دەکەن لەبارەی عەدالەتەوە. مۆزۆی عەدالەت زۆر باز دەکرێت لە میدیاکان و لە ناو خەڵکا و وابزانم هەموو کەسێک هەر داوای عەدالەت دەکات، حتما نەدەکە تەسەورێکی لەسەر عەدالەت هەیە. عەدالەتیش لە وارە جیاجیەکان شتێکە و ئەو جۆرە قسەکردنەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین عمومەن بەمانایەک لەبارەی عەدالەتەوە دەدوین لەوانەیە زۆر دوور بێت لە معنە ڕاستەقینەکەی خۆی و معنایە کە معنایەکی ئەساسی عەدالەتە. جا پێم باشە بەر لەوەی کە من دەست پێ بکەم، پێم باشە من گەبیستیەوە بم لەبارەی فکری عەدالەتەوە، یعنی عەدالەت لای ئێوە چییە؟ من فکرەکان لێرە تۆمار دەکەم، دواتریش من قسە لەسەر وەچوونەکانی ئێوە دەدەم، ینی بە پێچەوانەی ئەوەی کە باوە. دوای ئەوەشی تر من لەبارەی عەدالەتەوە لە ڕوانگەی فەلسەفەوە، فەلسەفە چۆن تێڕوانینی چییە بۆ عەدالەت، بنەمای عەدالەت چییە باسی دەکەم. جا ئێستا 20 دقە یا چەند نەگە دانێن بۆ قسەکان بۆ ڕێی ئێوە. 20 دقە باشە یا زیاتر؟ چاکە هەڵ بدەن فکری عەدالەت، چونکە مۆزوعەکە لەبارەی فکری عەدالەتەوە. عەدالەت لای تۆ چییە؟ چۆن پێناسەی دەکەی؟ لە چیا دەیبینی؟ لەو بارەوە ڕێی چییە لەبارەی عەدالەت؟ تۆ ڕۆژانە داوای عەدالەت دەکەی، چی لەبارەی عەدالەتەوە دەزانیان؟ ئایا ئەوەی داوای دەکەی دەیزانیت یا دەیزانین، یا ئەوەی کە دەیزانین و داوای دەکەین بە ناوی عەدالەتەوە چییە ئەو شتە؟ جاوە هەر کەسە ئەو ڕێی هەیە لەو بارەوە دەتوانێت قسە بکات تاوەکو ئێمە لێرە تۆماریکەین، دواتریش من قسە لەسەر بۆچوونەکان دەکەم. ئەوەی یەکەم بۆچوونێکی تەشریعی و قانونی بوو، حتما لە ڕێگەیەکی اختصاسیشەوە ئینکرا پێش ناکرا. بێگومان لە شریعەت و قانون هایتر بە ئەوەی کە ژیانی ئینسان ڕێک دەخا، مامەڵە لەگەڵ ئەوە دەکرێت کە ئینسان هەیەتی چی هی منە و چی هی تۆیە. ئەوەی هی منە دەبێ هی من بێت، تۆ لێم زەود نەکەی، ئەوەی چی تۆیە هی تۆ بێت، من لێ زەود نەکەم. قانون و شریعەت دێ ئەم حدودانە دادەنێ بۆ ئەوەی تاکەکانی ناو کۆمەڵگا ئەوەی هەیانە لە مڵک و لە ماڵ و لە عەرز و لە هەر شتێکی تر لەوەی کە هەیە دەست درێژی نەکرێتە سەر. یعنی زیاتر ئەم مەفهومە بۆ دادپەروەری بەندە بە مڵکەوە، یعنی لە ڕوانگەی مڵکەوە ئێمە باسی دادپەروەری دەکەین، لە ڕوانگەی مافەوە باسی دادپەروەری دەکەین. یعنی ئەمە دادپەروەریەکی قانونیە. لێرە دوو شت هەیە دەبێت لێکی جاکەینەوە. ئەوەی مشکلەیە ئەوەی کە قانون و تەشریعیش ئیتر تەشریعەکە بە هەر جۆرێک دەریانی هەردووکیان تەمەن هەمان ئەمانجان هەیە، قانون و شریعەت هەردووکیان دەبێت دەوڵەتێکە بێتە و قانون و شریعەتە وەکو حدودێک حەدی پێدانێ لە نێوان تاکەکانی کۆمەلگا بۆەوە هەرێکە حدودی خۆی تێنەپەڕێنێ. جا ئەوەی کە لێرە دەبێت جا بکرێتەوە، ینی بەر لەوەی ئێمە باس لە ماف بکەین شتێکی تر هەیە دەبێت هەبێت وەک کێشەی نەکان، ینی قانون و تەشریع و دەوڵەت لە مۆزۆی عەدالەتە ئەمەیە لە ڕاستیە. یعنی شتێکەیە بەر لەوەی مۆزوعی ئەمە هی من و تۆیە، ئەمە هی منە، ئەوە هی تۆیە، ئەمە مافی تۆیە، ئەمە مافی منە، ئەمە هەبێت شتێک هەیە ئەمە لە یاد کراوە.
يعني لێرە ئەویش چییە؟ ئەویش مەوزوعی حەقە. حەق بە معنای مافنا، يعني حەق شتێکە و ماف شتێکی ترە. يعني کەسێک کە حەقا ئەمە عیلاقەی بەوە نییە کە بەو معنا کە موڵکەکەی خۆی هی خۆیەتی و داوای موڵکەکەی خۆی دەکا، ئەمە هی خۆیەتی داوای دەکا. مەوزوعی حەق عیلاقەی بە موڵکەوە نییە. يعني ئەوەی کە بە شوێن حەقا دەڕوا بیل لەوە ناکاتەوە موڵکێکی هەیە بەدەستی بێنێتەوە، بیل لەوە دەکاتەوە ئەوەی حەقا وەدی بێت، ئەوەی حەقا جێبەجێ بێت. لەبەرەوە لێرە ئەگەر بزانێ هەموو موڵکەکەی لە دەست دەدات بۆ ئەوەی شتێک وەک بە حەق ببینێ، ئستعدادی تایە لە دەستی با. يعني ئەوانێ عاشقن بە حەق مەوزوعەکە و مافی شتێکی ترە، چونکە ئەوەی کە مافە حدودی يعني دائرەی ماف دائرەی موڵکە. موڵکە بە هەموو جۆرێک، منداڵەکانیش موڵکی منن و پەیوەندی ژن و مێردایەتیش موڵکایەتێک ئەمانە کە هەموو ئەو شتانن کە قانون و شەریعەت مامەڵەی لەگەڵ دەکەن و موڵک و ماڵ ئەوانە هەمووی شتانێکن کە هەمووی دەچێتە ناو ئەوەی کە هی منە، نەک من چیم. ئایا من حەقم شتێکە، ئەمە مافی منە و حەقی منە شتێکی ترە. لەبەرەوە دەبێ ئەو دوو شتە لە یەکتر جیا بکرێتەوە. حتمما ئەگەر بەل لەوەی يعني ئەگەر خەڵکێک لە ناو خۆیان حەقویست نەبێ ئیمکان نییە مەوزوعی عەدالەت بێدارەوە. لەبەرەوە بەل لە هەموو شتێک دەبێ حەقناسی هەبێ، ئینجایی ترە و کاتە ئەو شتانە حدودانە خۆیان بۆ خۆیان ڕۆشن دەبنەوە و کە کەسەکان هەمووی حەق بوونە و کاتە لە جاتیەوە ئینسانەکە بیر لەوە بکاتەوە لە بەرامبەرەکەی بەرێ، دەست بۆ شتەکانی بەرامبەرەکەی بەرێ، بیر لەوە دەکاتەوە نەوەک شتێکی بەرامبەرەکەی کەوتبێتە لای دەبێ بیگەڕێتەوە. يعني هاوکێشەکە تەواو پێچەوانە دەبێتەوە. جا فعلا مەوزوعی حەق کاتێک کە ئێمە لەوەی ئەو تەشریعی کە بۆ ژیانی دنیایی کراوە و ئەو قانونیش کە هەر هەمان شتە، ئەوانەی کە سپۆریان لە قانون و شریعەتە هەیە ئەمە بەباشی دەزانن. شریعەت بەم معنە قانونیەی ئیترەوی شەر وەکو قانونێک وایە لە قانونەکان بۆ دنیا و ئوموری دنیایە، قانونێکی دنیاییە، بەڵام چییە؟ پشتی بەستووە بە تێکستێکی ئاینی، بەڵام خۆی چییە؟ ئەمە تەشریع کراوە بۆ دنیا تەشریع کراوە. يعني ئەگەر بێت و تۆ لە ناو شریعەتی ئیسلامیا بگەڕێ هیچ شتێک نادۆزیتەوە جگەر لەوەی کە دنیاییە، ینی لەسەر موڵکە، لەسەر ماڵە، لەسەر کۆمەڵێک لەم شتانی کە قانونیش بابەتی قانونیشن و ئەمە شتێکی مشتەرەکە لە بینی قانون و شریعەتە. فەرقەکە ئەوەیە قانون بۆ تەشریعکردنی قوانینەکانی خۆی تێکستێکی دینی ئێن ناکات، يعني ناکاتە مەرجع بۆ ئەوەی شەرعیەت وەرگرێ بۆ ئەو قانونانی کە هەیە. لە مەوزوعی شریعەتات ئەوەی تێک مەرجع دینیەکان تەنها چین بۆ شەرعیەت پێدانن بە قانونەکە، بەڵام سێر دەکەین لە قانونی دنیاییە بۆ ئەم تەشریعە خەڵک مەرجعە بۆ ئەوەی کە شەرعیەت بدا بەچی بەو قانونەیە نەیدا. يعني عرف و عادەتی خەڵک لێرە دەبێتە مەرجع، هەرچەند لە شریعەتیشا خۆش داگاداری کە لە شریعەتیشا یەکێک لە مەرجعە هەرە ئەساسیەکان کە زۆر جار سەر دەکەوێت بەسەر تێکستی شاوە وا دەکات کە دەستکاری تەنانە ئەحکامی تێکستە دەقەدینیەکەش بکرێت چییە؟ نەریت. و عادەت تەنانەت لە زۆر شوێنە تێکستە دینیەکە، حکومە دینیەکە کە لە ناو مەرجع دینیەکانایە گونجێنراوە لەگەڵ ئەوەی کە يعني ئەو وای لێکراوە کە لەگەڵ عادەتەکە ئاساس بێتەوە، نەک بە پێشەوانەوە. و مەوزوعی دەستبرینی دزەکەمە بە ئاشکرا دیارەکە، ئەمە لەبەرەوەی زروفێک ئاوا هەیە دەبێ ئەم دەستبرینە وەکو وایە نەسخ بکرێتەوە. يعني چی کەواتە هەر لێرەشە ئاعتیماد خراوەتە سەرچی ئەوەی کە لە ناو کۆمەلگاکە نەریت و عادەت و ئەو زروفەی کە لە ناو کۆمەلگاکە هەیە. جا ئەمە هەر لە ئێستاوە دەبێت جیاکەینەوە، چونکە مەش بۆ لەبەرەوەی مەفهومی دادپەروەری
ڕەبتە بە لە شوێنەکەەوە بە ماف بەمانەیە کە بەکاردێنێ بەمانە قانونیەکەی لە شوێنێکی تریشەوە دادپەروەری ڕەبتە بەو حەقەی کە من باسم کرد کە حەقێکە پێش دەکەوێت بەسەرەوەی پێش دەکەوێت بەسەر مۆزوعی مافە یعنی ئەوەی کە حەق بوو ئیتر کێشەی مافی نامێنێت تاوەکو ئیتر تۆ قانونی بۆ دانەی بە زۆر وای لێ بکەی کە ئەم مافە هی یەکێکە بیداتەوە یا دەست کاری دەست نەبا بۆ مافی یەکێکی تر لەبەرەوە ئەم چەمکێ حەقا شتێکە ڕەبتە بەو مەفهومی عەدالەتەوە کە من دواتر بۆتان ڕۆشن دەکەمەوە ئەوەی کە هەیە منیش لەبارەیەوە دەڵێمەوە تەسەورە فەلسەفی کە لەبارەی عەدالەتەوە هەیە طبعا مەوزوعی حەقیش مافیش هەر لە فەلسەفە يعني تحول دەکا بۆ مەفهومە يعني دەبێت یەکەم جار پێشتر ئەم مەوزوعی حەق بوونە نەک حەق بوونە حەق وەکو حەقی بوون يعني دەبێت بوونت حەق بێ نەک ئەوە حەق بێ کە لەلاتە حەقا يعني هی تۆیە یا هی تۆنی ئەوەی کە دەکەوێتە ناو مڵکەوە يعني حەق وەکو مڵک شتێکە وەکو ئەوەی کە کەسێک حەقە شتێکی ترە دەکرێت کەسێک حەق بێ بەبێ ئەوەی حەش ڕەبتێکی بە مڵکەوە هەبێت کاتێک کە ئێمە کەسێک دەبینین لە قەزیەکە قسە دەکا پێی دەڵێنەوە حەقە ئەمە علاقەی بە مڵکەوە نییە ئەوەی کە گرنگە لە لای مەوزوعی حەقەکەیە مەوزوعی دەستکەوتەکانی ئەم مڵکە بگەڕێتەوە بۆ فلانە شوێن یان نەگەڕێتەوە ئەمەیان دەرکەوتنی حەقە لە ناو شتەکانە یعنی ئەلێرا ئەو شتانە دەبنە زەمینەیەک بۆ ئەوەی حەق خۆی ئاشکراکە بۆ ئەوەی حەق بێت ئەلەوێ نیشتەجێ بێت و ئەمە جیاوازە لە مەوزوعی مڵک يعني مڵک یەکێکە لەو بوارانەی کە حەق تایە خۆی ئاشکرا دەکا و دەینوێنێ ئەوەی کە ئیتر چاوی لە حەقە چاوی لە حەقەکەیە نەک چاوی لە مافەکەیە ئەوەی کە ئیشی بۆ دەکا ئەوە نییە مافەکەی بۆ بگەڕێتەوە ئەوەیە کە ئەوەی حەقا ئاشکرا بێت ئیتر زۆر قەزیەشەیە کە حەق يعني چی يعني ئاشکرابوونی حەقانی چی حەق دەپۆشرێ ئەوەی حەقا ئەوەیە کە ئەم پەردەیە لەسەری هەڵدەماردێ و ئەوەی ڕاستیە تایە ئاشکرا دەبێت جا لێرە حەق بە معنای ڕاستی باوا بڵین حەق بە معنای ڕاستی شتێکە حەق بە معنای ماف شتێکی ترە و ئەوەی کە بە معنای ڕاستیە ئەمە پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە بە معنای مافە یعنی ئەگەر کەسێک حەق نەبێ ئیتر ئەو کاتە دەبێت لە ڕێگەی هێزەوە تۆ وای لێ بکەی حەق بێ دەیکە لە ڕێگەی هێزەوە وا لێ کرد حەق بێ یانی چی یعنی ئەو کەسە حەق نییە تۆ وای لێ دەکەی یعنی وەکو حەق نیشانی دەدەیت لە کاتێکا حەق نییە چونکە بەر لە ڕێگەی هێزەوە تۆ وا لێ کردووە ئەو وابێت نەک ئەوە خۆی ئاوایە ئەم بەنسبەت ئەو هینەی ئەو مەفهومە لە ناو قانونە و لەگەڵەوەی کە لە ناو فەلسەفە جیاوازیەکەی چییە وازانم ڕۆشنە تەمەن ئەوانی تر پرسیارەکانەوەی کە لە ڕوانگەیەکی کۆمەڵایەتیەوەیە تەمەن نەست دەکەم پرسیارەکانی تر هەمویان تقریبا یعنی سەرچاوە جگە لە ئەفۆن جوابەکان نەک پرسیارەکان جوابەکانی تر هەمویان وابزانم سەرچاوە لەو وەزاوە دەگرێت کە ئێستا ئێمە تایە هەین بجگە لەو جوابەی کە ئەوە جوابە قانونیەکەی کە بۆ ئەوەی عەدالەت چییە ئێستا ئەوەی کە هەیە من بەڕاستی ینی لەوانەیە زۆر جاگرەیم لێ دەکرێت دەڵێن باشە ئەم کەسە بۆ قسە ناکات لەبارەی ئەو وەزاوانەوە ئەو وەزانەی کە دەگوزارێن بۆچی وەکو ڕۆشن بیرەکانی تر نایە ئەویش قسە بکات و باسی ناعەدالەتی بکات و باسی ئەم شتانە بکات و ئەم گلەیە لەسەر من هەیە کە ئەلاساس من دوورە پەرێزم لەو شتانە و طبعا لەلای عادەتەن ڕۆشنبیرەکانی شوژوم زۆر کراوەتە سەر کەسێک کە دوورە پەرێز بێ لەو شتانە و خۆی تێکەڵ بەو ڕووداوانە نەکا کە ڕوو دەدەن و عادەتەن وێنەیەکی ئاواشان بۆ دروست کردووە ئەم کەسە جورئەتی نییە قسە بکە ئەم کەسە قدرەتی قسەکردنی نییە بەڵام دەیەوە خۆی وانیشاندا کەسێکە خۆی تێکەڵ بەو شتانە ناکە و کەسێکە زۆر ئەو شتانە شتانێکی معریفی نین تاوەکو خۆی تێکەڵ بکە بەم بیانوە خۆی دەدزێتەوە لەو مەسئولیەتەی کە ڕۆشنبیر هەیەتی
ئەگەر ڕۆشنبیر ئیشی ئەمە بێ بەڕاستی من ڕۆشنبیر نیم نانی من ڕۆشنبیر نیم بۆ مانایە کە بێم دیفاع لە تەرەفێک بکەم کە بە حەقی دەزانم لە بەرامبەر تەرەفێکەوە هەڵدەم ئەم تەرەفەکەی خۆم سەرخەم بەسەر تەرەفەکەی بکەم و من ئەو شتانەم تا حەدێکی زۆر لە کۆڵی خۆم کردوێتەوە بۆی کە هەمووەی کە ڕەبتی دەکردم بە وەزانەوە هەموم جێهێشت و بۆ خۆم هاتم لێرە دانیشتوم و بە تەماش نەبوو من لێرە ینی ئاوا نهاتم کە ڕۆژێک لە ڕۆژان من بێم لێرە سیمینارێ بکەم یا تەنان لە خورماڵی ژەو کۆرسانەوە بکەم من هاتم بۆ خۆم لێ دانیشتم و ئێتر بوو لە هەموو شتێک چونکەوە بۆ من ڕێگایەکی باشتر بوو هێنی ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە دەگوزارێ ئەومان دەزانین وەزاکە وەسێکی نالەبارە و من بەو معنایە نییە کە قسەی لەسەر ناکەم دەڵێم وەزاکە باشە بۆیە قسەی لەسەر ناکەم نا ئێمە لە وەزاکی زۆر زۆر خراپە دەژین وایە کێشەکەش لێرە شتێکی تریشەیە زۆر جار قسەکان لێەوە دەکرێن کە وا تەسەوەر دەکرێت لە ئەوروپا عدالەت هەیە بە حکمەوەی سیستەمێکی عادلە بەڵام لێرە عدالەت نییە تەبانەوە ئەوەش دەگرێتەوە کە و برایە باسی کرد کە کەسی شیاو لە شوێنی شیاو بۆ معنایە وا تەسەوەر دەکرێت لە ئەوروپاش لەوانەیە کەسی شیاو لە شوێنی شیاو بێ بۆیە عدالەت بە معنای ماف خەڵک لەوێ مافەکانی پارێزراوە تا لەوەی لە ڕۆژهەڵاتا بێت و ئەمە وا تەسەوەر دەکرێت کە لەوێ فعلەن مۆزوعەکە خەڵک مافی پارێزراوە قانون هەیە فڵان هەیە بەڵام ئەگەر بە چاوێک ئاوا هەر بە ڕاگوزەر سێری وەزی ئەوروپیەکان بکەین ئێمەش لە ڕووی بەتایبەتی موڵکەوە دەزانین لە هەر وڵاتێک کۆمەڵە دەوڵەمەند هەن کە پارەیەکی خەیاڵیان هەیە و قانونیش بە قانون هەر بەو قانونەی کە باسی دەکەن ئەو قانونە ڕەوایەتی پێداون کە ئەو پارە زۆریان هەبێ کە هەیەە معقول نییە ئێستا لە جیهانە کەسانێکی سەرمایەدار هەن مڵکەکەیان بەقەدەر مڵکی دەوڵەتێکە لە دەوڵەتەکان ئەمە شتێکی ئەی ئەمە نەعەدالەتی نییە چییە لە مۆزوعی مڵکە ئەگەر هەر وەکو عەدالەتی قانونی و وینیش باسیکەین وە گروپێکگەیە ئەوەی لە ئەوروپا جیاوازە لێرە ئەوەیە ئەو پێداویستیانەی حاجیات بەس حاجیات کە ئینسانێک پێویستیەتی دەوڵەتەکە بۆی دابین کردووە لە ڕێگەی سۆشیالەوە ئەو مۆزوعەکەیە یعنی هەر تاکێک لەو تاکانە ژیانی شوێنی هەیە خواردنێکی لێخوا بەڵام لەوە زیاتر نییە ینی ئەم تاکە ناتوانێت گە ئیژنەکان ناتوانێت سەفەرێکی خۆش بکە ناتوانێت ئەوەی کە حەزی لێتی بیکە بەڵام هەر ئەوەندەیە بەمە دەژی ینی ژیانێکی قەناعەت هێنەر مقنعانە تۆ هەر ئەوەندەت پێویستە جێگەیەکە دەبێ نانێکە بێت بی خۆیت نەخۆشکەوتی زمانی سەحی هەیە ئەوە خەستەخانە هەیە و حکومەت دەرمانی نەخۆشیەکە دەکات ینی ئەمانە ئەمە حکومەت گرتوویەتی ئەستوی بۆ ئەوەی کە وای کردووە کە ئێمە ئەوروپا ئاوا ببینیم ڕەتی بەم سۆشیالەوە هەیە تاوان هەر ئەوروپیەکان خۆیان هەن هەستەکە نابێت سۆشیال وەرگێت چونکە هەستەکە وەکو سوالکردن وایە وە خەڵکێکی زۆر هەیە سۆشیال وەرناگرێ و لەسەر جادە سوال دەکات سوالەکەی پێینترە محتەرەمانەترە لەوەی کە لە مۆسیقایەکی گرتوۆتە بەدەستەوە لە شوێنێک مۆسیقا لێ دەدا و سۆشیال وەرناگرێت ئەمە ڕەتی بەمەوە هەیە بەس ئەمە چۆن هاتووەتە ئاراوە تەبەن ئەمە لە ڕێگەی پەروەردەوە حتمە هاتووەتە ئاراوە یعنی ئەمەش نەریتە ئەوە ئاوانییە کە بڵێ تاکی ئەوروپی تاکێکی دادپەروەرە وانە تاکێکی ئەگەر مڵکێکی دەستکەوت هی زانی خۆی نییە دەگەڕێ بە شوێن خاوەنەکەی تا بۆی بگەڕێنێتەوە شتی وانە و کۆمەڵە حاڵەتەیە لە هەموو شوێنەکە هەیە تەنانەت لە ئەوروپا کەسێکە شتێک بدۆزێتەوە پارەیە گەز دەکاوە خوا بۆی ناردووە شانسێتی ئەو شانسی خۆیەتی لەبەرەوە گەڕان بە شوێن خاوەنەکەی ئەمە شتێک نییە لەلایەوە لەبەرەوە مەوزوعی ئەو وێنەی کە بۆ ئێمە تەسەوری دەکەین و بەتابەتی ڕۆشنبیرەکان وا وێنای ئەوروپا دەکەنەوە کە عەدالەت لەوێ هەیە و لێرە نییە ئەمە ڕەبتە بە کۆمەڵە مەوزوعەوە یەکێک لەوانە مۆزوعی پەروەردەیە و کۆنتڕۆڵکردنی دەوڵەتە بۆ شتانێک یانی بۆ تاک لە ڕێگەی پەروەردەوە نەک لە ڕێگەی هێزەوە پەروەردەی کۆمەلگای ئەوروپی پەروەردەیەکی منەظەمە و لای ڕەوزەوە ئەم پەروەردەیە دەکرێت
و تاک دەسێنرێتەوە لە هێزەکانی تر هێزە کۆمەڵایەتەکانی تر نەریتەکانی تر و تاک حکومت لە ڕێگەی ئەوەی کە مەسروفی تاک دەکات دەبێتە خاوەنی ئەو تاکە کەسە و هەتا پێویستیشی بێ ینی بە معنایەکی تر باوکی ئەو تاکانە کێیە لەنە عایلانیە باوکەکە باوکەکە عیبارەتە لە دەوڵەت وەلەو حکومەتە کە ژیانی ئەو تاکە دەبا بڕێەوە ئەگەر بێت و شتێکی ئاواش لێرە ڕووبدا زۆر ئۆتۆماتیکی ئەو شتێک کە لەوێ هەیە لێرەش دەبێت بە زەمە لە ڕێگەی پەروەردەوە کراوە و کاتێ ئەم پەروەردەیە نەبێ لە زەینی ئەم تاکانە ئەمە دانەنرابێت ئیتر بە قانون و شت چارەسەر ناکرێت تۆ یەکەم جار دەبێت پەروەردە دەبێت نظامەکە بخەیتە ناو مێشکی منداڵەکانەوە تا گەورە دەبن وەک نەریتێ وەری دەگرن و تاکە نەریتێکی شەکاوان وەری دەگرن هیچ نەریتێک لە خێڵەکەیان و عشیرەتەکەیان و فلانەوە نایەتە ناوم تاکە ئەم نەریتە مەکتەبلیە مۆدێرنە دەچێتە ناو ئەم منداڵانە وەکو سیستەمێکدا دەمەزرێ دواتر قانونەکەش بە پێچی دانراوە قانونەکەش بە پێ ئەو سیستەمە دانراوە کە خراوەتە مێشکی لەبەرەوە لەوێ قانون جێبەجێ دەبێت لێرە جێبەجێ نابێت بۆچی لێرە جێبەجێ نابێت چونکە هەر تاکێک لەم تاکانی ئێمە لە ڕێگەی مەکتەبەوە بەڕاستی پەروەردە نابێت یعنی مەکتەب ڕەوزە فلان کللتورێکی تایبەت بەخۆی نییە کە لە ناو تاکە دایمەزرێنێ وەجگە لەوەش حکومەتەکەت ئەوە نییە کە مەسروفی ئەم تاکانە ئەم منداڵانە بکێشێت تا دواتر ئەو حەقە وەرگرێت کە خاوەنیان بێت لەبەرەوە ئەم تاکە وەکو کێ خاوەنداریەتی دەکا عایلەکەی عشیرەتەکەی خێڵەکەی و کاتێک ئەمانش خاوەنداریان کرد حەقی ئەوەیان دەبێت لە ڕووی عرفیەوە کە دیفاعی لێکەن لەبەرەوە قەزیەکان لێرە بە قانونی حەل ناکرێن بەچی حەل دەکرێن بە سڵحی عەشایری حەل دەکرێن بۆچی چونکە ئەم تاکە موڵکی حکومەت و دەوڵەت نییە ئەم تاکە موڵکی عشیرەتەکەیەتی بۆچی چونکە عشیرەتەکەی بەخێوی کردو عشیرەتەکەی پاراستویەتی عشیرەتەکەی خێزانەکەی پاراستویەتی جگە لەوەش بۆ کولتورە زیاتر پەروەردە بۆ ئەوەی ئینتیمای بۆ کولتوری خێڵەکەی هەیە و بۆ بنەماڵەکەی هەیە ئەوەی ئینتیمای بۆ کولتورە ڕسمیە نییە بۆچی چونکە پرۆسەی پەروەردە ئەسڵ جارێ لەلایەکەوە هەر فاشلە ناتوانێت هەمیشە جێبەجێ بکە لەلایەکی ترەوە حکومەت نەیتوانێەوە خاوەنداریەتی لە تاکەکانی خۆی بکە کە ئەمە ڕوونەدا و کاتە چی ئەو جیاوازیە دروست دەبێت کە لە نێوان ئێمە و ئەوروپیەکانە هەیە کە ئەمە زۆر جەختی لەسەرکرایەوە لە جوابەکانە یعنی بە معنایەکی تر ئەگەر ئێمە بمانەوێ بەو معنایە ڕازی بین بەو عەدالەتە ئەوەی کە ناونراوە عەدالەت لە وڵاتێکی ئەوروپی فەرەزەن بۆ نمونە وەک سویدا هەیە ڕازی بین دەبێت شتانێکی شەیە بەل لەوە ئەم داوای سیستەمێکی ئاوا بکەین دەبێت شتانەگەیە پێ ڕازی بین ئەویشەوەیە دەبێت خاوەنداریەتی لە نێوان ئێمە و منداڵەکانمانە ئێمە حکومەت بکەینە وەکیل لەسەر خاوەنداریەتەکە نەقڵکەین بۆ حکومەت نەگەر ئەوە تەنانەت لە مڵکەکانمانە دەبێت خاوەنداریەتەکە نەقڵکەین بۆ حکومەت و دەبێت قبولکەن حکومەت بە هەموو شێوەیەک چاودێری مڵک و ماڵ و هەموو شتێکمان بکات و دەبێت حکومەتەکەش ئەوە بە قودرەتی ئەم هەموو ئەرک و مەسئولیەتەی هەبێ و خەڵکێکە بێ دام و دەستگایەکە بێ و خەڵکێکە بێ کە ئینتیمای بە حکومەت دەبێ حکومەتەکە بپارێزێەوە ئەم کارانە بکات ئایا ئێمە ڕازین ئەمە پرسیارەکەی ئێمە ڕازین فەرەزەن منداڵەکانمان ینی لە پەروەردەکەی خۆمان بیانگرینەوە و پەیوەندی ئێمە بە منداڵەکانەوە گۆڕانێکەیە بەسەر یادی ئەو کاتە کاتێک کە حکومەت منداڵەکە بەخێو دەکات دواتر منداڵەکە گەورە بوو باوکەکە ناتوانێت پێ بڵێ وا بکە وامەکە بۆچی چونکە باوکەکە ئەگەر هەر شتە زەختێکی لێکا یەکسەر دەچێت بۆ کوێ وەلای باوکە ڕاستەقینەکەی کە حکومەتە لە ڕاستیە چونکە ئەو بەخێوی کردووە ئەو پێگەیاندووە ینی بە معنایەکی تر بە شێوازێک دەوڵەتی مۆدێرن دامەزراوە بەبێ ئەوەی عایلەکان بنەماڵەکان بە خۆیان بزانن منداڵەکانیان کڕاوە هەر لە سەرەتاوە حکومەت منداڵەکانی بۆ خۆی کڕیوە و لەوێشەوە حەقی وەرگرتووە کە حاکم بێ بەسەر ئەو تاکانەوە ئەمە لە ڕاستیان لێرە ئەوەی کە وای کردووە ئێمە وەکو سوید و فلان و فیسار و ئەوانە نەبین ئەمەیە ئێمە چەند ڕازین بەمە دەبێت ڕازی بین بەمە دەستبەرداری ئەمە ببین و لەلایەکی تشۆ دەبێت حکومەت بێتە و پرۆسەی دامەزانی دەوڵەت بەو شکلەیە و پرۆسەی دامەزانی دەوڵەتی نەتەوە لە ڕێگەی ئەم پەروەردەوە دەکرێت ئێوەش خۆتان دەزانن
لێرە ئەوەی لەم 20 ساڵا دەکرێت وەکو من خۆم کام و ئەو ژیانم بینیوە لە پەروەردا لە ڕاستیان نە من و نە هیچ شتاکێکی تر لە ڕێگەی مەکتەبەوە پەروەردە نەکراوین و هیچی پێ نەداین مەکتەب بەر کۆمەڵە شتی پێ لەبەر کردوین و من لە ئیبتیداییەوە خوێندومە حتا دکتۆرا کە ئاخر باڵاترین خوێندنە کە تۆ ئاخر مەرحەلە خوێندنە من بە درێژایی ئەمانە شتێک فێر نەبووم تەربیەت نەکراوم و شتێک نییە بە ناوی پەروەردەکردن تاوەکو پەروەردەکردنێک کە ئامانجەکەی ئەمە بێکە باسی دەکەم ینی بەرەو ئەوەت بەرێکە لە دەستی پەروەردەی ئایلەی و پەروەردەی میلی و خێڵێکی بچێنێتەوە بداتە دەست حکومت ئەمە لە ڕاستیە لە ئارانیە سەبەبەکەشی ئەوەیە ئێمە کاتێت دەڵێن ئەم هەموو نەعەدالەتی هەیە سەیری کوێ دەکەین سەیری وڵاتێکی وەکو سوید دەکەین بۆ نمونە کە ژیانی تاکەکانی زامن کراوە بەم مانایە زامن کراوە یانی چی یعنی هەر تاکێک هیچ تاکێک نییە کە لەسەر جادە کەوتو بێ شوێنێکی نەبێت هەموو تاکێک دەبێت شوێنی هەبێت خواردنی زامن کراوە شوێنی زامن کراوە تامینی سەحی هەیە نەخۆشکەوت حکومەت دەچێت بەدەمیەوە ئەمانە هەیە کە پێداویستی ئاساسیەکانن بەڵام تەبان زۆرینەی خەڵکەکە لەم ئاستەی لە ژیانایە ینی ئەو پێداویستی خانوەکەی خۆی نییە خانوەکەی حکومەتە حکومەت کرێکەی بۆ دەدا پارەکەی بۆ دەدا یعنی حکومەت باوکێکە ئەو دەژیێنێ هەتا و کاتێک کە خۆی دەتوانێت ئیش بکە و ئەوەی ئێمە نیمانە ئەمەیە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە عەدالەتی کۆمەڵایەتی لە وڵاتانە بەردەستە بوو بۆچی چونکە پارەی زۆرینەی پارەی ئەو حکومەتە ئەو دەوڵەتە لە دەستی کۆمەڵێ دەوڵەمەند کۆبووەتەوە خاوەن کۆمپانیاکان هونەرمەندەکان سینەماکارەکان گۆرانی بێژەکان چوزانم فلان ئەمانەی کە هەن یاریزانەکان فعلەن ئەنا ئەوم پارەیە دەچێتە ئەوێ جارێکی ترم پارەیە ناگەڕێتەوە ناو خەڵک ئەم پارەی کێیە ئێ پارەی خەڵکە ئەمخوا ینی بەو ماندووبوونەی کە ئەم کەسانە دەیکێشن ئەم مانووبوونە مستەحەقی ئەوە دەوڵەمەندی نییە لە کاتێکە کەسێکی تر ڕۆژانە 12 ساعت لەناو مەعامەلێکە ئیش دەکات تەنها دەتوانێت نانەکەی پەیداکەوتەنە کۆمەڵەشت دەتوانێت دابینکە لەبەر ئەوە ئەگەر ئێمە ئاوا لەوێەوە سەیری شتەکان بکەین ئەوە بەڕاستی هەست دەکەم حاڵەتێکی عاتفیمان هەیە ئێمە ینی بە وردی سەیری ئەم شانە ناکەین و تەنها لە شوێنەکەەوە ئێمە ئێستا کێ ڕازی دەبێت لە 35 مەتر زەویار شوێنە نیشتە جێبوونەکەی بکالێت زۆربەی خەڵکی ئەوروپی لە ناو شوقەکانایە لە مەساحایەکی زۆر کەمایە هەمووتان خۆ دەزانن هەمووتان خزم و کەسوکاتان لە ئەوروپا هەبوو هاتووەتەوە شتەکانی بیستوتان ناگەڕێنیش دەبێت ینی خۆتان نەڕۆشتن کێ ڕازی دەبێت بەمایان ئێستا و خانوویەکی هەیە ئەوەندەیە بەڵام ڕازی نییە ینی جۆرێک لە قەنەعەتەیە بوونی نیە لەلای ئەم کەسانە ینی ئەوەی کە ئێمە داوای دەکەین ئەوە نییە کە ئێمە ژیانمان هێن بێت ینی زامن بێت بۆ مانایە شوێنمان هەبێ خواردنمان هەبێ تامینی سەحی ئەمە نین ئێمە مڵکمان دەبێت ئێمە سیارێکمان هەیە دەمانەوە بیکەین بە 2 خانوویەکمان هەیە دەمانەوە بیکەین بە 3 عەرزێکمان هەیە دەمانەوە بیکەین بە 4 ینی جۆرێکی تر لە داوامان هەیە ئەمانە لە خەیاڵی هەر یەکە لە کەسەکانە بوونی هەیە ئەمە کێشەکەی دروست کردووە ینی بەشێکی ڕەبتی بە بیرکردنەوە تەسەوراتی ئێمەوە هەیە لەبارەی ژیانەوە بەشێکیشی ڕەبتی بە حکومەت و دەسەڵاتەوە هەیە کە نەیتوانیوە فعلەن ئەم پرۆسەیە ینی بەو ئاراسا بەرێک ئاوا بکەوێتەوە کە هەیە جگە لەوەش لەوانەیە تەبیعەتی خەڵکی ئێمە ڕێگە نەدا ینی ئەو لەناو ئەو سیستەما بوونی بەرجەستە نەبێت کە ئەوروپیەکان بۆ خۆیان دایانێناوە و کەسی شەڵ نادا سیستەمێکی تر بێنێتە ئاراوە بۆ ڕێخستنی ئەم پەیوەندیانە و ئەمانە ڕەبتی بەوکوتن بە مافوو ئەو شتانەوە هەیە